لفرمودەیەکی تراکە لە صحیحی مسلمە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کەسێک بە ڕێگایەکە دەڕۆی ئیتر کە لە ڕێگادا دەڕۆی وەختێ بەخۆی زانی لقی دارێک شۆڕ بۆتەوە هاتوۆتە تەواوی سەر ڕێگاکە خەریب و چاوی خۆی لێدا بە پەلە خۆی لادا تێپەڕی بەڵام گەڕایەوە وتی ئەم جارە چاوی منی کوێر نەکرد واللهی لەوە چێ کەسێک لە دوای منەوە بێ من ڕێگاکەم ئەم جارە بوو بەوێدا تێپەڕیم بەڵام با کەسێک لە دوای منەوە گرفتار نەبێ با کەسێک تووشی ئازار نەبێ چوو لە ماڵەوە تەورێک مشارێکی جوانی هێنا و ئەو لقەی کە زیادە بوو بەبێ ئەوەی زەرەر بە دارەکە بگەێنێ لقە زیادەکەی بڕیەوە ئەو زیانەی لە موسڵمانان و لە مرۆڤایەتی لادا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی خوا بەهۆی ئەو کردارەوە لێی خۆش بوو لە گوناهەکانی خۆش بوو ڕێگەی خێری بۆ کردەوە ڕووی لە خوا و چاکەویستی کرد و سەرنجامی بەهەشت بوو چاول لێ ئەمە فرسەتێکە و هاتوۆتە بەردەمت جا شێخ محەممەد صالح العوسەیمین لە شەرحی ڕیاض الصالحیندا لە شەرحی ئەم فەرمودەیەدا دەفەرمێ الطريق طريقان دوو ڕێگا هەیە طريق حسي ڕێگایەکی ئاشکرا هەیە ئەوەی کە مەبەستی فەرمودەکەی وەکو ئەو ڕێگایی کە کابرا پێدا ڕۆی جەنابەت بە ڕێگایەکە دەڕۆی زۆر جابینیمانە شوشەیەک مناڵێک شکاندوێتی لەسەر جادەکە ئەمە هەلێک هاتوۆتە بەردەمی تۆ ئەتوانی بە ئاسانی خۆتی لێ پارێزی نە ئۆتۆمبیلەکەی تۆ نە قاچی تۆ نە پێڵاوەکەی تۆ زەرەری پێ نەگا بەڵام ئەم هەلە دەتوانی بیشی قۆزیەوە دوو هەنگاو بگەڕێتەوە لەو لاوە سەتڵی خۆڵەکە هەیە دەستی بۆ بەری بیخیتە شوێنێکەوە هەمومان سەلامەت دەبین ئەو هەنگاوت بە فیڕۆ نەچوو ئەم هەلە هاتە بەردەمت دەفەرمێت طریقی دووەم الطريق المعنوي ڕێگای ئەوەی کە نادیارە ئەوەی ڕێگای دڵە ڕێگای ئیمانە بەخوا ئەمڕۆ خەڵکی زۆر پێویستیان بەوەیە دڕکوداڵەکانی ڕێگای ئیمانیان لە بەردەما لابەرین ئەم خەڵکە تینووی ئیسلامەتیە ئیسلامیش ئاوێکی پاکە بەڕێزان ئەم ئاوە قەت پیس نابێ زۆر خەڵک دەڵێ دینەکەیان تێکداوە قەت دینی خوا پیس نابێ ئیسلام سەرچاوەکەی لای پەروەردگارە پاک و پوختە بەڵام زۆر جار ئەو کەسەی کە بە حیساب ئیسلامەکە دەگەیەنێتە تینوەکان خەڵک تینووی ئیسلامە کاکە قاپەکەی پیسە ئەو دەفرەی ئاوەکەی تێدا دەگەیەنێ پیسە بۆی ئەوەی دەیخواتەوە لە زیاتی بۆی بێ بە شیفا تووشی نەخۆشی دەکا خەتای ئاوەکە نییە خەتای ئیسلامەکە نییە خەتای ئەو کەسەیە گەیاندی بە پیسی گەیاندی دەستەکە خاوێن نییە بە حساب ئیسلام دەگەیەنێ بەڵام دەستەکەی پیسە ئەو میکرۆبانی دەستی ئەچنە ئاوەکەەوە و مرۆڤە تینوەکە لە جیاتی تێراو بوون تووشی نەخۆشی دەکات تووشی شیفای ناکە جا ڕەحمەت لەو کەسەی کە دەرفەتێک دەخۆزێتەوە کەسێک لا ڕێبووە تینوێتی بەخوا خەڵک هەبووی تینووی ئیسلامەتیە بەخوا خەڵک ئەوەی کە تۆ دەیبینی بە دوور لە دینی دەزانی وەرە داینی شوێنە بەس بە زمانی شیرین بەس ئاوە پاکەکە تخوا پیسی مەکە یەکەم بەدڵێکی خاوێن تەنها لەبەر ڕۆزامەندی خوا بۆ پۆست و پلە نا بۆ تەماحی دنیا نا بۆ ناو و ناوبانگ نا بڵێ خوایە ئەم کەسە تینوویەتی با بەم ئاوی ئیمانە دەرونی ئاودەم واللهی ئەویش تێر دەخواتەوە ڕێگای ڕاستیش دەگرێ وەخوای گەورە تۆ دەباتە بەهەشتەوە ئەم ڕێگایە کابرا لقێکی لەسەر لابر خوا لێی خۆش بوو ئەی تۆ لقی سەر جەهەنەم ڕێگاکانی جەهەنەم داخێ و ببی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر لە سەر بەهەشتی خەڵک ئەبێت چ بەرەکەتێکی خوای پەروەردگار بێ بۆیە ئەم دەرفەتانەی ژیانن بەڵێ مامۆستا زایرزانە لە لاپەڕەی نەوەتی ڕێگەی ژیاندا ئەو کتێبە زۆر بە نرخ عەرزمکردن بخوێنەوە ڕێی ژیان لاپەڕەنەوە دەڵێ هەموو مرۆڤێک ساڵی سێ چوار دەرفەتی زێڕینی بۆ ڕێدەکەوێت جاری وایە دەرفەتەکە بەڕێزان بریتێ لەوەی کەسێک ئیشێکی بە تۆیە وەڵڵی بەس بەدەمێەوە بچۆ بڕوات بێ سەرۆت و سامانت کەم ناکە وەڵڵی خوا قەرەبووی کاتەکەت بۆ دەکاتەوە بڕواتان بێ بەرەکەت دەکەوێتە ئیش و کار و ماڵ و منداڵتەوە حەزیش دەکەی گوێی مەدەیە هەر جوابیشی مەدەوە خوا دەرگال لەو هەر دەکاتەوە تۆ نایەکێکی تر ئەم دنیاە لەسەر کەسمان پەکی نەکەوتووە وەڵڵی هیچ مرۆڤێک وا مەزانە ئێستا من قسەی خێر لەم کەناڵە نەکەم ئەم دەرگادا دەخرێت ناوەڵڵا خوا دەیان کەسی تر دەنێرێ بەڵام ئەم فرسەتە ئێستا بە نسیبی من بوو لەم ساتە وەختەدا لەگەڵ ئەم برا خۆشەویستانەدا بە دیار ئەو کامیرەیەوە هەلێکە چوار کەلیمەی خێر بگەینە دڵێکی تینوو ماڵێکی پێ ئاوەدان بکەینەوە ئەم هەلە هاتۆتە بەردەستمان ئەگە قۆستمانەوە ئەوە فرسەتەکەمان لە دەست نەدا هاتە بەردەممان هەفتانە دێتە بەردەممان ئەمە فرسەتێک هاتە بەردەمی تۆ ئێستا شاشەی کەناڵی دیمەنت کردوێتەوە ئەم قسە خێرانە دەبیستی باسی قورئانە فەرمودەیە ئێستا بەدلە درێژەی ئەم پرۆگرامەدا ئینشاڵڵا شتی زۆر نوێ و تازە دەبیستی ئەم فرسەتە لە دەست مەدە کەناڵەکە مەگۆڕە مەیخەسە شتێکی بێسوود کۆمەڵە شت کە ینی نەسوودی دنیای هەیە نەسوودی قیامەتی هەیە دەرفەتەکە بەدەستی خۆتە کۆنتترۆلەکە بەدەستی خۆتەوەی لە دەستی مەدە